ئێستا گەنج و لاوی ئێمە فێر بوون هەتا نوێژی بەیانی هەتا ڕۆژهەڵات چ دەکات هەتا ڕۆژهەڵات خەریکی ئەو مۆبایل و ئەو یاریانەیە هیچ لەو گۆڕی کاتی خۆی بەزای عەدەدا. کۆنکانی کوردی و یاریە ئەلکترۆنیەکان هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی یاساییەوە بۆتان باسەکەم کۆتایی بە مشت و مڕەکایەنی. ئەمانە حاڵی زۆرێک لە گەنجانی ئێمەیە، یاریکردن بە درەنگانی شەو تا بەرەبەیان نەکەزەخەوێ نەسوودێکیشی هەیە. وەرن باسی بەزمی یاریە ئۆنلاینەکان و ئەلکترۆنیەکانتان بۆ بکەم. ماوەیەکە ئەم باسە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر دەنگی داوەتەوە. بانخوازێک باسی لێکەوتە خراپەکانی دەکات، ئەوانەی ڕێکلام بۆ ئەم یاریانەش دەکەن بە جۆرێکی دیکە وەڵام دەدەنەوە. ئایا بەڕاستی ئەمە قومارکردنە و حرامە؟ ئەندامێکی لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان دەڵێت وەک چۆن پێشتر لەسەر یاری پەبجی فتوای حرامبوونمان هەبوو، لە کۆنکان و یاری ئۆنلاینەکانی دیکەش هەمان قسەمان هەیە. ئاگادار بن، چونکە هەم کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە، هەم بە هەدەردانی پارەیە، گەنجانیشی لە کار و کاسبی و دینداری و ئیسراحەتیش کردووە. مەسەلەن کابرا یاری دەکە یاریکاری ئەلکترۆنیە بۆ ئەوەی ڕەسید دەبی بتوانی یاریەشی باش بکەی ئەبێ پارەی تێکەی. ئەو جاگە دۆڕاندت پارەکەت دەڕواوە هەر قمارە. خەڵک دەرێ خۆ قماری ناکەم خەڵکی جا هەر بەجددی با دوو قسەش بەڕاشکاوی بکەین. تۆ ئەگەر خێزانداری و ماڵ و منداڵت هەیە بەڕاستی منتق نییە 24 کاتژمێر سەرت لەسەر مۆبایل و خەریکی یاریکردنی. کاتێک لە کار و داوامەگەڕیتەوە ئیتر بە حەقی ماڵەوە بدە. ئەبیستین ئافرەتانیش ئێستا خەریکی یاریکردنن. دایکەکەم ئەم یاریە بۆ مێردەکەش نابێ، جا چ جای بگا بە تۆ، جا دوای 12 شەویش هەر نابێەوە. ئەوانی سینگڵن کاکە یاری بکەن، کاتی خۆش بەسەر بەرن، بەڵام نەگەم و ژیانە دەر ئەمە بێت پاشان بۆ بە پارە. وەڵڵی ئێمە قومارە لە دین و دنیا شتەکە هەر بەدەست بەتاڵیە مێنیتەوە. جاوەرە لە ڕووی یاساییەوە پێت بڵێم. دکتۆر بەکر قادر شارەزای یاسایی و دادوەری بۆ پایتەخت میدیا گوتی هەرچەندە لە عێراق و هەرێمی کوردستان یاسای تایبەتمان نییە بۆ یاریە ئەلکترۆنی ئۆنلاینەکان، بەڵام ئەم کەیسانە بە یاسای سزادانی عێراقی و یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. دکتۆر بەکر گوتیشی ئەوانەی یاریەکە دروست دەکەن، ئەوانەی بازرگانی پێوە دەکەن، ئەوانەی بەشداری دەکەن، ئەوانی بەشداری یاریەکەکەن، هەموویان یەک حکمیانەیە. بە تاوانی قومارکردن مامەڵەیان لەگەڵ دەکرێت. لەلایەک سزای زیندانی، لەلایەک سزای دارایی دەدرێت. جا خوا گوناح نییە بەو دەردەسەریە 2 دینار پێیا بکەی یان بەو حاڵە موچە وەربگری کامومان نەزانین بەڕاستی. بچیت لە کۆنکان و دۆمینی ئۆنلاین خەرجی بکەیت. پەبجی و تیکتۆک تەواو بوو و جانۆرەی ئەم بەزمەیە ئەم کۆنکان وشتە. ئەمەش مەکەن بە کوردایەتی کاکە. هەزار شتی دیکەی بە سوود هەیە. گەنجی کوردی خۆمان پێوەی مەشغوڵ بێ. چاوەکەم خوددا دەرگایەکی ڕسقی لێ کردووی دەتەوە بۆ نازانی بیخۆی. دەچی لە یاریە لەو یاریانەیە هەموو پارەکەت بە فێڕۆی یاریش بکە و ئاگاد لە نوێژەکانی شبێت و کاتیش بۆ کەس و کار و دۆست و ئەحبابیش دابنێ. برای باوک دنیا هەرەوەندە نییە. قومار بە تەمەنی خۆتەوە مەکە.